ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیمزای لەسەرکردنەوەی و داهێنانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئیمزا کرد و ئێمە دەستخۆشیان لێەکەین و دەستخۆشی لە بەڕاستی خوشکی بەڕێزمان ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزارەکەین کە لە یەکەم مانگا و لە یەکەم دەست بەکاربوونیەوە تا ئێستا لەگەڵ پارێزگاری هەڵەبجە لەسەر خەتن بۆکردنەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە گشتیە و خۆشبەختانە دوێنێ بەڕێوەکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتیەکە واژوو کراوە. ئێمە تەمەناکەین لەگەڵ کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتیەکە میلاکێکی باشمان پێویستە بۆ ئێمە بتوانین بە تەواتی بکەینە سەرسکەوە دڵنیابین لەوەی کە ئیش و کارەکانی خۆمان بە باشتر جێبەجێەکەن چونکە سنووری ناوچەی ئێمە لە ڕووی گەشت و گوزاریەوە جیاواز لە هەموو پارێزگاکانی کە تەواوی سیفات و تەواوی جۆراوجۆری ناوچە گەشتیارەکانی لە خۆ گرتووە تەمەناکەین لەگەڵ داهێنانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاریەکە ئیمزاکراوە بتوانێت لە میلاکات تەواو بکرێن. زایدان ئێمە بینایەکمانەیە کە لە 2013 بڕیاریکردنەوەی کرا و دەست بەکار بۆتەیە لە 1970 ئەم بینایە تەواو بووە تەنها لە 20 ماوە کە پێم وایە 200 ملیۆن دیناری ماوە بە تەواوی کامل عشیای ناو بەڕێوەبەرایەتیەکەیشەوە تەمەناکەین لەگەڵ کردنەوەکەشەوە بینایشمان بۆ تەواو بکرێت.